سڵاوی خۆتان لێبێ ئەم کاتتان باش شەوی ڕابردوو نزیکەی کاتژمێر 12:30 خولەک بە هۆکاری شۆرتی کارەبا مزگەوتی گەورەی ڕاپەڕین گردەگرێت و بەشێک لە مزگەوتەکە دەسووتێتەوە. وێنەکانن ئێستا بیبینن لە وێنەکانە. سەرەتا ئاگرەکە لێرەوە دەستی پێ کردووە بەپێی وتەی شاد حاڵەکان و مامۆستای مزگەوتەکە دەوترێت ئاگرەکە سەرەتا لەم سپلیتەوە دروست بووە و دواتر بەشێکی زۆر لە مزگەوتەکە و سەقفی مزگەوتەکە سوتاوە. ئەم مزگەوتە لە ساڵی نزیک 1970کان دروست کراوەوە 5 ساڵ بە لە هێشتا جارێکتر نۆژەن کراوەتەوە، ینی لە دوای دروستکردنی یەک جار نۆژەن کراوەتەوە. دیارە ئەگرەکە وەکو باسم کرد باسێکی بکەین نزیکەی کاتژمێر 12:30 خولەک بووە پێشەوەی کە خەڵک بخەوێ بینیویانەکە دووکەڵ لە نێو مزگەوتەکە هاتوتە دەرەوە خێراتی مەکانی بەرگری شارستانی ئاگدار کراونەتەوە و هاتوون ئاگرەکەیان کوژانوەتەوە، بەڵام زیانێکی زۆر بەر مزگەوتەکە گەیشتووە. پێشتر قسەم کرد لەگەڵ مامۆستای مزگەوتەکە باسی لەوە کرد کە دەبێت سەرجەم مزگەوتەکە نۆژەن بکرێتەوە، چونکە هەم فەرشی نێو مزگەوتەکە هەم سەقفەکەی بە تەواوەتی با بڵێن کەڵکیان نەماوە دەبێت دەستکاری بکرێن لەبەرەوە. باسی لەوەش کرد ئێستاش کە کارەبا لەسەر مزگەوتەکە نەماوە کارەبا هەردێت بۆ نێو هواری با بڵێن ئەو ئامێرە کارەبایانەی کە هەیە لە سەرڕایەوەی کە کارەباکەشی کوژاوەتەوە. جا باسییان لەو کرد پێشیش ئەم گرفتە هەبووە چەند لایەنێکیان ئاگدار کردەوە پێما بێ سەخسە لەگەڵ خۆیەکە سەرڕایەوە کە کارەبانیە، بەڵام کارەبای لەسەر نەماوە. مامۆستا محەممەد بەی ئێرە سوپاس دەکەم کارەبای لەسەر نیە ئامێرەکان، بەڵام کارەبا دێت بۆ نێو واری ئەم مزگەوتە. مامۆستا ئەگەر بیتە ئێرە سوپاس دەکەم پێم بڵێ ئاگرەکە چۆن بوو، وەڵاهی جەناب بیتە ئێرەوە چکێ باوم ڕوومان لە کامێرەکە بێت ئاگرەکە چۆن بوو کاتژمێر چەند بووە کە ئێوە پێتان زانی کە ئاگر لە مزگەوتە؟ ئاگرەکە لە مزگەوتەکە تقریبن 12 بۆ یەک بابەتە هەستەکەم دروست بووە، شۆرتی کارەبا بووە وەستەمی مزگەوتەکەمان کارەبای بەردەوام تەواو نەبووە چکە مزگەوتەکە کۆنە و نەماتوانیوە ینی بابەتەکە تەواو کۆنتترۆل بکەین، بەڵام دوای ئەوە الحەمدوللا بەشی حەریق و موسڵمانان الحەمدوللا هەمویان هاتن سوپاس بخوا ئاگر کۆنتترۆلکە، بەڵام دووکەڵێکی زۆر بوو خەسارێکی زۆری داوە لە فەرش و لە سەقف و ئەم مزگەوتە چۆن ینی دەستی بدەینێ نوێژێنێکینەوە لە زۆر بابەتە مەسرفێکی زۆری و هەر دەبێ هەر چاکێکێنە دوایەوە. باشترین حەل بۆ مزگەوتە ئەوەیە هەر لە سەرتاوە داواکان لە خۆی گەورە ئاسانی کە و پاشان لایەن پیۆنداریان خێرخوازان کەوا هەر لە سەرتاوە دروستیکردنەوە مزگەوتە بەڕاستەکەی خێرێکی گەورەیە و ئەحەب البلاد إلى الله مساجد و خۆشەویستێن جێگای لە خۆی پرگار و بەڕاستی حاجیان و عومرەچیان و وەلە مەتاڕ و نزیکە و خەڵکێکی زۆر ئیسفادە لە مزگەوتاکە لەبەر جێگایەکی ڕێیسی هەیە. سەرەتا ئاگرەکە لەم سپلیتۆ دەست مامۆستا؟ بەڵێ ئاگرەکە لەم سپلیتەوە شۆرتی کارەبای دروست بووە. باس لەوە کرد ئێستا سەرڕایەوەی کە کارەبانیە، بەڵام کارەبا لە نێو مزگەوتەکە لە نێو وارەکانە هەیە، ئەمە چییە ئەمە چۆن؟ وەڵی ئەم بابەتانی چەند جار ئێمە هەستمان پێکرۆ لە ڕێیسیەوە قەتعمان کردووە کارەباکە تێکەڵ بووە لە شۆنی ترۆ هەر کارەبای تێدا بووە بۆی نەماتوانین کۆنتترۆلیکەین. باشترین حل بۆ مزگەوتانی نوێژن کرد چاکردنەوەی لە سەرەتایە و سیستەمێکی کارەبای باشی تۆخمی بۆ دانرێ لە نێو مزگەوتەکە بۆ ئاگرەکە وەڵی بۆی ئاگرەکەەوە دیارە ئەو سپلیتەیە و ئەو سەقفانە وێران بوو و فەرشەکە زیانێکی زۆری بەرکەوتووە و فەرشەکەشمان هەر زۆر کۆن بوو نەماتوانیوە مەسەبی گۆڕنە بەر باری دارایی و خەڵکەکە و بخۆی گەورە ئەگەر ئاسانی کە کەسە بێتە پێشەوە کەوا هەر لە سەرەتاوە دروستیکردن و شتێکی چاک. ئەگەر هاوکارم ینی سەقفی یان با بڵێن بنمیچی مزگەوتەکەش پیشان بەوە بنمیچی مزگەوتەکەیە بە تەواوەتی بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە ڕەش بووەوە یەکەڵک بووە فەرشی مزگەوتەکەش بە هەمان شێوە دوایەوەی کە بەرگری شارستانی هاتوون ینی بە تەواوەتی خوساوە تەڕە و باسییانەوە کرد مامۆستای مزگەوتەکە کە دەبێت بە تەواوەتی بیگۆڕن. چۆنی گوڵاکەم باشی وتت قسە ئەەکەم بزانم تۆ لێرە ڕۆژانە هاتوویە مزگەوتەتە کرد؟ بەڵێ. بۆچی شتێک؟ وەڵی بۆ نوێژ و عیبادەت و بۆ دەرس خوێندن. دەرسی قورئانیشان هەبوو؟ بەڵێ. ئاسران بوو 3 ڕۆژ بوو، یەکشەمان دووشەمان سێشەمە. دوای ئاگرەکە کەوتەوە تۆ لەگەڵ هاوڕەکانت کەی هاتن بۆ ئێرە پێتان زانانی؟ وەڵای من ڕاست بێ لەمان نەبووم تر کە بەیانی هاتم براکانم بۆیان باسکردن پێم ناخۆش بوو. بەڵێ. دەورتان لێرە بوو؟ بەڵێ. طبعاً ینی کۆمەڵێک مسلمانیش لە دوایوێک ئاگرەکە کەوتەوانی کە لێرە بە تایبەتی کە نوێژەکەن سەردانی یاریان کردووە و ئەمەیان پێ ناخۆش بووە تاوەکو ئێستاش باڵین ئاسەواری شکاوی دار و پەنجەرە و مزگەوتەکە لێرە دەبینن بەم شێوەیە بووە و دوایەوەی ئاگرەکە کۆنتترۆل کراوە. مامۆستای مزگەوتەکە داوا لە هاوڵاتیان و نوێژخوێنان و مسلمانانەکە هاوکار بوون بۆی کە مزگەوتەکە نۆژەن بکەنەوە. بەڵێ.